ساڵانێکە دیارە کە دەڵین ساڵانێکە لە کابینی پێشتری حکوومەتی عراقیشدا پرۆژە یاسای بودجە ئاراستەی ئەنجومەی نوێنەران و پەرلەمانی عراق نەکرا بۆ ئەوەی کە دەنگی لەسەر بدرێت هەڵەچنی یا خماری ئەو یاسایانە ئەو یاسایە بکرێتەوە لەلایەن پەرلەمانتارانەوە و لەلایەن ئەنجومەنی وەزیرانیشەوە. دیارە بڕیارە کە ئەم شەو ئەنجومەنی یاخود پەرلەمانی عراق لەسەر ئەم بابەتە کۆ ببێتەوە. بەگشتی ئەوەی دەمانەوێت باسی لێوە بکەین کە بودجە چ کاریگەریەک و پەسەندکردنی بودجە چ کاریگەریەک لەسەر خەڵک دەکات لەسەر دارایی عراق دەکات لەگەڵیشیدا هەرێمی کوردستان بە هەمان شێوە ئەو تانەیە کە هەبوو بۆ ڕادەستکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بە سۆمە و ڕاستەوخۆ سەرپەرشتیکردن و ڕەزامەندیدانی حکوومەتی ناوەند بۆ فرۆشتنی چ کاریگەریەک لەسەر داهاتی عراق و داهات و پشکی هەرێمی کوردستان دەکات چۆن دەکرێت بە شێوەیەکی هەماهەنگ و هاوسەنگ ئەم داهاتانە کۆ بگرێتەوە لەسەر جەم عراق و دواتر دابش بکرێتەوە ئەم کابینێ چاوەڕێکی لێ دەکرێت دەتوانرێت لەم کابینەیەدا بە شێوەیەکی گونجاو داهاتەکان کۆ بکرێتەوە و دواتر دابش بکرێت لەگەڵ بەڕێز دکتۆر حارس محەممەد کە بەڕێزیان بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی کەلارن یاخود داوای لێبوردن دەکەم کە ئەوە تەوەری دووهەممانە لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر سەلاح عرێبی کە بەڕێزیان مامۆستای زانکۆن ڕاستەوخۆ لە کەرکووک و میوانمانن لەسەر بابەتەکە و پرسی عراق گفتوگوی زیاتر لەگەڵەوەدا دەکەین. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت بە شێوەیەکی گشتی ئێوەی مامۆستایانی زانکۆ و شارەزایانی ئابووری سرنجتان چییە لەسەر دارایی و ئابووری عراق توانراوە تاکو ئێستا بە شێوەیەکی گونجاو لەم کابینێدا مامەڵە لەگەڵ ئەم پرسەدا بکرێ؟ سپاس بۆ ئێوە سپاس بۆ میوانداری کردن بەڕاستی ئابووری عراقی تا ئێستا بە شێوەیەکی باش مامەڵەی لەگەڵ نەکراوە بەڕێوە نەبراوە نزیکەی 20 ساڵە هەتا ئێستا تەنانەت لە کاتی ڕژەمی پێشوشدا و لە کاتی ئێستادا هەموو کاتێک بەڕاستی کێشە هەبوو و خراپ بووە و بەڕاستی کۆمەڵێک کارگە و کۆمەڵێک بۆ بەرهێنانی نیشتیمانی ڕاگرتووە و بەڕاستی هیچ بابەتێک و هیچ پلانێکی دارایی نەبووە لەلایەن دەوڵەتەوە بەجێبەجێ بکرێت و دەوڵەتێک بۆ تەنها بابەتەکانی بەڕێ کردووە و هیچ بابەتێکی تری نەبووە کە پشتی بێ بستێ جگە لە نەود ئەمە وا ئەکات ئەگەر هاتوو نەود کۆتایی پێبێت ئەبێت بە هۆکاری کۆتایی هێنان بە وڵاتەکەت و بابەت و کۆمەڵێکی زۆر لە فەرمانبەرانت هەیە کە ئەمەش بارگرانێکی زۆرە لەسەر پرۆژە یاساکانی بودجە و لەسەر بودجێ عراق لەبەر ئەوە بینین کە ئابووری عراق لە هەموو لایەکەوە بەڕاستی ئابووریەکی فشەڵە و بەڕاستی ئابووریەکە کە ناتوانی پێی بڵێ باشە و ناتوانانی پێی بڵێ بە باشی بەڕێوە براوە و هیچ بینینێکی بۆ داهاتوو نییە. تەنانەت پرۆژاسە ئێستا و لە پرۆژاسەکانی داهاتوودا ڕەنگە کۆمەڵێک کورت هێنانی زۆر گەورەمان بۆ دروست ببێ بەهۆی ئەوەی کە پشتی بە نرخی نەوت بەستووە بە تەنها و ئەو شتانەی ترکە گرنگن هیچ پشتی پێ نەبەسترا و تەن نزیکەی لە سەدا دەی داهاتی دەوڵەت پێکێنێ. باشە دکتۆر باسی لەوە کرد کە ئابووری عراق دارایی عراق فشەڵە هۆکاری ئەم فشەڵیە چییە؟ ئیدارە نەدانێکی ناتەندروست کە جەنابە باسی لێوە کرد بۆچی دەگەڕێتەوە؟ هۆکاری سەرەکی ئەم بابەتە ئەوەیە کە حکوومەتێک لە دواییەکەکان هیچ گرنگێکیان بەم بابەتە نەداوە و تەنها پشتیان بە نەوت بەستووە و هیچ بیریان لەوە نەکردوێتەوە کە داراییەک و ئابووریەکی ڕاستەقینە لەسەر ئەرزی واقع دروست بکەن و هەروەها کۆمەڵێک دەستێوەردانی دەرەکی و ئەجەندای دەرەکیش هەبوون کە ویستویانە ئەم داراییە تێک بدەن و نەهێڵن هاوڵاتی عراقی بگات بەو دۆخە باشە ئەوە تەنها ئامانجیان ئەوە بووە کە دزی بکەن و خۆیان دەوڵەمەند بکەن لەسەر حسابی گەل و هەتا وا بکەن کە وڵاتی عراق ببێ بە وڵاتێک بۆ بازاڕی ساختکردنەوەی بابەتەکانی کۆمەڵێک لە وڵاتانی دراوسی و بەڕاستی هیچ هەنگاوێکی ڕاستی و هیچ هەنگاوێکی جددی نەنراوە بەرەو ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و بۆ نمونە لە وڵاتانەی وەک سنگافورە کە خەریک بوون اقتصاد و دارایەکانیان بڕوخێت بەڵام بوون بە کۆمەڵێک لە وڵاتانی گرنگ و باشترین دارایی دنیا
و دەبینیت لەم ڕۆژەدا کە ئێستا عێراق بە دۆخێکی زۆر خراپدا تێدەپەڕێت زۆرترین ڕێژەی بێکاری و زۆرترین ڕێژی گەندەڵی لە ئەم وڵاتەدا هەیە لە دنیادا و ئەم گەندەڵیە تووشی هەموو بەڕێوەبەرایەتەکانی دەوڵەتەوە. ئێستا خەڵک ئەمەلێکی زۆری هەڵجنیوە وەکو ئەوەشی کە ئەم حکوومەتەوەم کابینەی کە ئێستا بە سەرۆکایەتی بەڕێز محەممەد شیع سوودانی بەڕێوە دەچێت کە کابینەیەکی سەرکەوتوو دەبێت لە ئیدارەدان و کۆکردنەوەی داهاتەکان و دابشکردنەوەی بەسەر تەواوی عێراقدا. پێتان وایە لەم کابینەیەدا چ گۆڕانکاریەک بەسەر دارایی و کۆکردنەوە و دابشکردنەوەی دادێت؟ پێتان وایە دەتوانێت بە شێوەیەکی سربەخۆ بەبێت دەزوەردانی دەرەکی سەرکەوتوو بێت ئەم کابینەیە لە کارەکانی؟ لە ڕاستیە حکوومەتی بەڕێز سوودانی بە شێوەیەکی باش ئەڕوات بەڕێەوە بە شێوەیەکی گشتی پیاوێکە ئەوێت بە هەموو هێزی خۆی دەست بگرێ بەسەر کۆی بابەتەکانە ئەوێ خۆی بسەلمێنێ ئەوێ دەرگای گفتوگۆ بکاتەوە و ئەوێت جێدەستی خۆی لە بابەتی گەندەڵی و لە گرنگترین بابەتەکانی تری ئابووری عێراقدا دروست دەست نیشان بکات. بەڵام ئایا سوودانی ئەتوانێت و ئەمە ئەتوانین باسی ئەوە بکەین کە سوودانی ئەویش پیاوی کۆمەڵک حیزبە و ئەویش لەلایەن کۆمەڵە حیزبەوە ڕاستبێنراوە ئەوان هەر هەمان حیزبن و نەگۆڕاون. ئایا ئەتوانن دەست بەرداری ئەو شتانە بن کە دەستیان کەوتووە؟ ئەتوانن ڕێگە بن کە ئەو ئیشانە بکات؟ ڕاستە ئەو ئەوێت کار بکات، بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ئەتوانێت ڕوبەڕووی ئەم لایەنانە ببێتەوە و کە هەندێک لە لایەنەکان ئەو لایەنانن کە خۆیان خستۆتە ئەو جێگەیە. خۆتان نەزانن دەوڵەتی عێراق دەوڵەتێک دکتۆر درێژە بە گفتوگۆکانمان دەدەین پاشکەمێکی دیکە و دوای بینینی ئەم کۆنفرانسە ڕۆژنامەوانەی پۆلیسی زاخۆ. دیارێ و ئەشلای ڕێکخستنە تاوانێ و ئەف گرۆپە ku çiyabûn mawayekê kêmtir ji mehekê da bîst diziya encam bidin ku her heft tawanbar hemî tawana de digel êk bejdar nebûn belê her heft tawanbar bejdar bûn cida cida digel êk her ji vî ji van heft nefera ne destket ku evana di vî mawayî da di vî mawê Kurd da û ji mareyeka zêdeya diziya ev bûyê çendê zivritin ku ev vî giropî hindek roja da çar dizî encam dayîne û ev diziyê van ji encam dayîn kojmêwana zorê zêde ye yanî çunke diziyê wana bigreş her heywanê dizîn fazl dizî hemî curê wan heywanat dizîn evêt ku êne xwedan kirin kêbilên kehrebê malîdên kehrebê ev amîre evet bu bînasaziyê êne karînanê wekû cekhemera kûsera motorên hewayî motorên birînadara yanî em kojmêvana ji layê me ve nayê de texmîn kirin mehkeme texmînê dikitin vî kojmî belê kojme zorê zêde bû babet yanî ev girope yanî cihê destxweşiya rastî bû nivîsîngeha nehêlana gunehbariya Zaxo û hemahengî digel bingehê polîsên derkarê ku ev tometbara rastî ji layê bingehê polîsên derkarê ve hemî hatine desteserkirin. Diziya duê ewa her nefsî wî mawayî de hatî kirin ew bû ku kesek yê xwedan rabirdû em çên bêjîn ku yê taybetmend bû ew kese wekû pêşawî wê corê diziyawî dikirî ew ji dizîna patriyên trombêlên mezin wekû em bêjin tirêle an ku bildozer ku ya diyarek ku patriyên van trombêla kojmê wan pitirî $300 ye evî tinê mawê du izbu'a da an ku mawê du heftiya da 11 patrî dizî bûn û çünkî ew xwe taybetmend bû seyara ve ji ber hindê şarezayiyek hebû her çende yanî qebalê wî patriyê jiyê mezin e belê şarezayî hebû kesekî xwedan rabirdû bû xoşhalî ve mawayekî yanî zêde
کردا افتامدواره جی حتی دست سر کردن و هم بر دادوری و کلین دام به تانا خوب کرد و نوکش راگرد یل دیروند 446 ریاسه سزان عراقی دزیاسیه و اوا و ئەوەی بینیتان کۆنفرانسی ڕۆژنامەوانی پۆلیسی زاخۆ بوو کە باسییان لە دەستگیرکردنی باندێکی دزیکردن دەکرد کە دزیەکانیان جۆرە و جۆر بوو بوو ستایشی هێزەکانی نهێشتنی تاوانی زاخۆی کرد بۆ ئەوەی کە هەماهەنگیان هەبووە توانیویان ئەو باندە دەستگیرکەن دەگەڕێنەوە ناو تەور و گفتوگۆکانمان لەگەڵ بەڕێز دکتۆر سەلاح عەرەبی کە بەڕێزیان مامۆستای زانکۆ شارەزای کار و شارەزەی ئابوورین لەسەر بابەتی عێراق گفتوگۆکانمان درێژە پێدەدەین دکتۆر داوای لێبوردن دەکەین لەبەر ئەو کۆنفرانسە کە قسەکانم پێ بڕیت دەگەڕێمەوە نەو بابەتەکە دیارە گلەی یەکەیە کە بەردەوامی لەناو شەقامی عێراقا گوێمان لی دەبێت عێراق وڵاتێکی دەوڵەمەندە خاکەکەی خاکێکی دەوڵەمەندە پڕە لە وزە و نەوت و غاز و سەرچاوەکانی لەگەڵ ئەمەشدا کە عێراق یەکێکە لە وڵاتانی هێناردەکاری نەوت نرخی نەوت هەر گۆڕانکاریکی بەسەردا بێت لە بازاڕەکانی جیهاندا کاریگەری لەسەر ڕەوشی هاوڵاتیان ناکا بۆچی بەرز و نزمی نرخی نەوت کاریگەری لەسەر ڕەوشی عێراق دروست ناکا مەبەستم لە ڕۆدارایەکەوە بۆ خۆشگوزەرانی خەڵک لە ڕاستیە ئەمە پرسیارێکی منطقیە بۆچی وڵاتێکی وەکو عێراق کە ئەم هەموو سەروەتەی هەیە و هەتا ئێستاش خەڵکی عێراقی زۆربەی لە ژێر خەتی هەژاریدان و زۆربەی کێشەی بێکاریان هەیە لە جگەلەوەی کە نرخینەوە زۆر بەرزە بەڕاستی ڕەنگە بگەڕێنەوە بۆ هەمان خاڵی کە لە سەرەتا داوتمان ئەو سەروەتانەی کە لە ناو عێراقدا هەیە بەڕاستی مڵکی خەڵک نین بەڵکو مڵکی کۆمەڵێک کەس و لایەنی نزیک لە دەسەڵاتەوەن کۆمەڵێک حیزب و کۆمەڵێک دەسەڵاتداری ناو عێراق و دەستێوەردانەکانی دەرەوە و ناردنە دەرەوەی ئەم سەروەتەی خەڵکی عێراق دەرەوە بە شێوەیە کە لە سوودی ئەواندا بێت بەڕاستی لە تاریخ و لە مێژووی عێراقدا هیچ شتێکی وە نەبووە لە ئێستادا خەڵک هەیە ملیارات دۆلار دەدزێت و نەوت دەدزێت و هیچ کەسێک نێ لێ پرسیینەوە لە کۆڵنەوەی لێ بکات و ئێمە ئەبینین ڕۆژانە خەڵک بەو ڕەگەورەیە دزی دەکات و کەسیش هەموو چاپۆشی لێ دەکرێت بەڕاستی خەڵکی عێراق خەڵکێکن کە خەونی زۆر کەشبینن بەوەی کە عێراق بژانەوە بە خۆیەوە ببینێ گەندەڵیەکان لە ناو عێراقدا کەم بێتەوە بۆ چۆنی ئێوە سەرنجی ئێوە چۆنە بۆ ئەم کابینەیە حکومڕانی عێراق لە ڕاستیە ئەمڕۆ حکوومەت کۆمەڵێک شتی باشی پێشکەش کردووە بۆ نمونە پرۆژە یاسای بودجەی 2023 و هەروەها بۆ 2024 و بۆ 2025ش بەردەست دەبێت پرۆژە یاسای بودجە وردەکاریەکانیش کۆمەڵێک پارەی زۆر باشی داناوە بۆ بەرهێنان و بۆ کۆمەڵێک بابەتی وەک هەژاری و بەرهێنان و چاککردنی دۆخیژانی خەڵک بەڵام حکوومەت پێویستە لەسەر ئەمە سوور بێت و بتوانێت جێبەجێ بکە هەموو پرۆژە یاساکانی بودجەی پێشووتر هەمویان هەمان شتیان تیا بووە بەڵام کێشەکەەوە بۆ کە جێبەجێ نەکراوە بەهۆی گەندەڵی و بەهۆی لایەنەکانی کە ئەبوو جێبەجێ بکەن و داوا ئەکەین و هیوادارن کە حکوومەتی سوودانی کە ئەم پرۆژە یاسای بودجەیەکە نزیکەی 200 تریلیۆنە بتوانێت بینێرێت بۆ پەرلەمان و بتوانێت جێبەجێ بکات و چاودێری بکات لەسەر جێبەجێکردنەکات بۆ ئەوەی خەڵکی بتوانن هەست بەوە بکەن کە بەڕاستی گۆڕانکاری هەیە لەسەر ئەرزی واقع و پێویستە لێپرسینەوە لە هەموو وەزیرێک لە هەموو بەرپرسێک لە دەوڵەتدا بکرێت کە ئەم بابەتە جێبەجێ نەکات لە ناو پەرلەمانی عێراقیدا و پێویستە بەڕاستی بە شێوەیەکی کارە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بخرێتە کارەوە و پێویستە کۆ هەموو ئەو
بابەتانە و ئەو پرۆژانەی کە دەخرێنە کارەوە لەسەر ئەرزی واقع چاودێریان بکرێت ئەمە ئەبێت بە هۆکاری سەرکەوتن و نهێنی سەرکەوتنی حکوومەتی سۆدانی و ئەکات خەڵک هەست بکەن کە حکوومەتێکی هەیە و خزمەتگوزاری پێشکەشەکات و ئەو کێشانەی کە هەبووە چەند ساڵە چارەسەری ئەکات و گرنگی بە هاوڵاتی عێراقی دەدات و ڕێگە بە بەرهێنان ئەدات لە عێراقدا ئەو کاتەش هەرلی کار بۆ خەڵکی عێراق و ژیانێکی باشتر بۆ خەڵکی عێراق دابین دەکات. دکتۆر جگەلەوەی دکتۆر دیارە لەگەڵ دەست بەکاربوونی ئەم کابینێدا کۆمەڵێک گۆڕانکاریمان بینی کە لە عێراقدا بەدی دەکرێت گۆڕانکاریەکان هەرێمی کوردستانیشی لێبەدەر نەبوو ئەوش ئەوتانەی دادگای نێودەوڵەتی فەڕەنسا بوو پاریس بوو بۆی کە چی دیکە هەرێمی کوردستان بەبێ ڕەزامەندی بەغداد نەوت نەفرۆشێ ئەم نەوتە دوێنێ ڕادستی سۆمۆ کرایەوە چ گۆڕانکاریەک دێنێت ئاراوە ئەم گرێبەستە. بەڕاستی کێشەی دادگای دادگای نێودەوڵەتی پاریس کە حکوومەتی هەرێمی کوردستانی ناچار کرد بەوەی کە لە ڕێی سۆمەوە نەوتەکەی بنێرێت و هەروەها تورکیاشی ناچار کرد بەوەی لەوە وەری بگرێ ئەم بابەتە وای کرد کە هەرێم بڕات بۆ لای بەغداد و دەست بکەن بە چارەسەری ڕاستەقینەی کێشەکان ئەمە بەڕای من شتێکی ئیجابی و شتێکی پۆزیتیڤە بۆ ئەوەی کەوا بکات 400,000 بەرمیل نەوتەکەی هەرێم کە دەینێرێتە دەرەوە لە ژێر چاودێری حکوومەتی عێراقدا بێت و بەپێی نرخی جیهانی بێت نەک بەو پێ بێت کە پێشتر بە نرخێکی کەمتر ئەفرۆشرا و ئەبێت ئەو ڕێککەوتن و گرێبەستانەی کە دەکرا لە ژێر چاودێری عێراقی بێت و ئەبێت بە کۆمەڵێک گرێبەستی تازەتر کە بەڕاستی خزمەتی هەردوو لا ئەکات وەک چ عێراق و چه هەرێم و هەروەها شەفافێتێکی زۆر زیاتری تێدا دەبێت لە ڕووی بەڕێوەبردننی داهاتەکانەوە و هەروەها وا کات کە حکوومەتی عێراق هیچ بەڵگێ و بەهانەیەکی نەمێنێ کە پارە و شایسەدارایەکانی هەرێم نەنێرێت بەهۆی دۆخینەوتەوە و هەروەها ئەمە واکات کە بەشی هەرێم لە پرۆژیاسی بووجە زیاتر و باشتر بکرێت لەبەر ئەوەی کە ئەزانن هەتاوەکو ئێستا چەند ساڵێکە فەرمانبەرانی هەرێم کێشەی موچیان هەیە کێشەی نەهاتنی لە کاتی خۆیدا و کێشەی کەمبوونەوەیان هەیە و ئەمەش کاری کردوتە سەر کۆمەڵێکی زۆر لە خەڵکی هەرێمی کوردستان و پێم وایە ئەمە ڕێکەوتنێکە بۆ ئەم کاتەیە تەنها بۆ ئەو کاتەیە هەتا بڕار لەسەر قانونی نەوت و غاز دەدرێت و دڵنیام چارەسەرکردنی ئەم کێشەیە لە نێوان هەرێم و عێراق ئەبێت بەهۆی چاکردنی ئەم پەیوەندی کە لە نێوانیاندا هەبووە هەتاوەکو ئێستا ئێمە ئەمانەوێت دەوڵەتی عێراقی دووبارە هەستێتەوە بە شێوەیەکی ڕاست هەستێتەوە پێویستە پەیوەندێکی ڕاستی هەبێت لە نێوان هەرێم و عێراقدا لەبەرەوەی هاوڵاتیانی هەرێم هەر بەشێکن لە هاوڵاتیانی عێراق و نابێت هاوڵاتیەکی هەرێم پارێکی کەمتر لە هاوڵاتیەکی بەسڕیان خوار و عێراق وەربگرێ کە هەمان کاریان هەیە لە ناو حکوومەتدا ئەمە لەبەر ئەوە وا ئەکات کە سووربوونێک و شیرینبوونێک هەبێت لە بابەتی هاوڵاتی بوون لە دڵی هاوڵاتیاندا لەبەر ئەوە بڕیاردان لەسەر ئەم بابەتە زۆر گرنگە و گەیشتن بەم ڕێککەوتنە لە نێوان برایانی کورد و حکوومەتی سوودانیدا و هەروەها سوودانی لە چەند جارێک وتوێتی کە ئەوێت بگات بە چارەسەر لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا و نایەوێت بەردەوام بێت لە کێشە لەگەڵ ئەم لایەنانەدا لەبەر ئەوە ئەم بابەتە پێم وایە کۆمەڵێک قسەی لایەنەکان بێدەنگ دەکات کە ئانوت حکوومەتی هەرێمی کوردستان نەوت دەدزێت و دەیدات بە ئیسرائیل یان دەیدات بە کۆمەڵێک شوێنی تر لەبەرەوە ئەم کێشانە لەسەر کوردەکان لا دەچێت و ئەم گومانان لەسەر کوردەکان لا دەچێت و ئەمە شتێکی باشترە و لە ڕێگەی فرۆشتنەوە لە ڕێگەی سۆمەوە ئەبێت لە ڕێگەی ئەو ڕێکەوتنەوە بێت کە لەگەڵ عێراق کراوە و من ئاگداری بە تەواتی وردەکاری نیم بەڵام پێم وایە بە بازاڕکردن و ناردن و هەموو وردەکاریەکانی بەژێر چاودێری حکوومەتی عێراق بێت لەوانەیە ئەمە
ئەبێتە هۆکاری بڕاردان لەسەر کۆمەڵەشتی تر کە بۆ نمونە بە ڕێزگاکردنی هەڵەبجە و بڕیاری موچەی پێشمەرگە و ئەمانە یارمەتی دەر ئەبێت بۆ ئەوەی چارەسەر بکرێن و هەوڵ بدرێ بەرە و گەیشتن بە تەوافق لەسەر ئەو کێشانەش هەروەها قانونێکی نەوت و غازی باش بە شێوەیەکی گشتی. بەڵێ بەڕێز دکتۆر سەلاح حەرێبی کابڕێزان وامسای زانکۆون ڕاستەخۆ لە کۆمیوانی ئێمە بوون. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت مادوو نەبی لە